هەر لەسەر پرسی ئاوەرەکان و هۆکاری نەگەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان و ئەو ڕەوشەی کە ئێستا ئەوان تێدا دەگوزارێن لە کەمپەکان و لەو شوێنانی کە ماونەتەوە و ئەو قەیرانانەی کە گرفتیان دەبێتەوە کە هەیەە بۆ ئەمە و چەندین مەبەستی دیکە گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەریوان مەلا حەسەن بەڕێوەبەری وەڵامدانەوەی خێرانەکان لە وەزارەتی ناوخۆ دەکەین کە بەڕێزان لە ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. کاک مەریوان بەخێر بیت. بە شێوەیەکی گشتی ڕەوشی ئاوەرەکان چۆنە؟ پێشەکی مەریوان حەسەن نەک مەلا حەسەن مەلایەکە باوکم مەلا نییە. زۆر سوپاس. ڕەوشی ئاوارەکان ئێمە ئەزانین کە لە سەرتاسەری دنیا ئاوارەکان لە ڕەوشێکدا نین کە بڵێ بارگوزارانم باشە، چونکە ژیانی ئاوارەی خۆی لە خۆیان ژیانێکی ئەستەمە. بە تایبەت تۆ بۆ ماوەی 8 ساڵ بۆ ماوەی 6 ساڵ ئاوارەکانی ناوخۆ 8 ساڵ پەنابەران لە خێوەتێکدا بنەی، ئەم بەڕاستی ئەرکێکی قورسە. ژیانی ئاوارەکان لە سەرجەم سێکتەرەکاندا لە ئەرک و مەینەتیدایە. حکوومەت هێرێمی کوردستان لە ڕێی فەرمانگە جیاوازەکان و بە تایبەت لە ڕێگەی ناوەندی هاوبەشە مانگی قەیرانەکان وەکو ئەو فەرمانگە کە ئێمە کار دەکەین هەوڵی تەواوی داوە پێداویستی ئاوارە پەنابەران دابین بکات، بەڵام ناتوانین بڵێن بار و گوزارانی ئاواران لەو پەڕی باشیە لەبەرەوەی وەکووتم لە ژیانی ئەستەمیدانەوەە. باشە هۆکارەوەی کە ناگەڕێنەوە ناوچەکانی خۆیان، بۆچی ناگەڕێنەوە ناوچەکانی خۆیان؟ ئەگەر باسی ئەو بکەین دەگەڕێنەوە یان نا ئەبێ بە قۆناغ باسی بکەین. لە سەرەتای هاتنی شەپۆلی ئاوارەکان نزیکەی 2 ملیۆن ئاوارەی ناوخۆمان هەبوو. ئێستا ئەو ژمارەدا بەزیوە بۆ 665,000 واتە ئاوارەکان بە ڕێژەیە گەڕاونەتەوە. بەڵام لە ئێستادا گەڕانەوەی ئاوارەکان زۆر سستە. ئەمەش کۆمەڵێک هۆکاری هەیە. یەکەم لە ڕووی خزمەتگوزاریەوە ناوچەکانی خۆیان خزمەتگوزاری تێدا بەردەست نییە. لە ڕووی ئەمن و ئستقرارەوە بەڕاستی زۆرێک لەو ناوچانە ئەگەر لە شنگال زۆرینەی ئاوارەکانی هەرێمی کوردستان کە لە پارێزگای دۆگنیشتە جێن ئاوارەی دەڤەری شنگالن، هەومان دەزانین وەزعی شنگال چۆنە. ئاوارەکانی سنووری مووسڵ و دەشتی نینەوە بە هەمان شێوە بە لەگەڵ ئاوارەکانی سڵاحەدین. ئەو ئاوارانی کە ئێستا لە کوردستان ماون ئەوانن کە گەڕانەوەیان تا ڕادێک ئەستەمە. هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاشکرا سیاسەتی خۆی ڕاگەاندووە ئێمە هانی گەڕانەوەی ئارەزومەندانی ئاوارەکان دەدەین، واتە هەموو کار ئاسانێک دەکەین بۆ هەر خێزانێک بۆ هەر تاکێک بێ ئارەزومەندانە بگەڕێتەوە. دەمەوێت یەک خاڵێکەیە گرنگی پێ بدەم گوێم لەوە بکە دەڵێ بەڕێز وەزیری کۆچبەران عێراقی بڕیاری ئەوە دراوە ئاوارەکان بگەڕێنەوە. ئەم ئاوارانە بە بڕیار نەهاتون تا بە بڕیار بگەڕێنەوە. ئەم ئاوارانە لەبەر خراپی گوزەرانی ئەمنی و هاتنی هێرشەکانی داعش ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. بۆیە ئاوارەکان بە بڕیار ناگەڕێنەوە. ئاوارەکان کاتێک دەگەڕێنەوە ژیانی تەمینی ژیانیان بکرێت، دڵنیایان بدرێتەیە کە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانیانەوە دڵنیایەکیان بدرێت ئەو جاگەڕنە شوێنەکانی. باشە لە ماوەی ڕابردوودا چەندین جار ینی لێرە و لەوێ دڵنیایی دراوە لەوەی کە ئاوارەکان بیانوێ بگەڕێنەوە، بەشێکیان گەڕاونەتەوە کە گەڕاونەتەوە لەوێ ماونەتەوە، جارشی دیکە ئاوارە بوونەتەوە ینی هەستیان بە ترس و دڵ ڕاوشێ کرد بێ لە شوێنی خۆیان. لە ماوەی ساڵی ڕابردوو تقریبان لە کۆتایی ساڵی 2021 با بڵێن ژمارەیەک لە ئاوارەکانی سنووری شنگال و دەشتی نێنەوە گەڕانەوە. بەشێک لەو ئاوارانە دووبارە گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان، واتە دووبارە ئاوارە بوونەوە کۆچی پێچەوانە لەبەر ئەوەی تەمەشایان کرد خزمەتگوزاری لە ناوچەکانیان وەکو پێویست نییە، لە ڕووی ئەمنیەوە پێ ناوچەکانیان تا ڕادێکی زۆر سەلامەت نییە. هەروەها لە دوای ئەم گەڕانەوەانە تووشی کێشەیەکی تر دەبین، ئەوەیە کە کاتی گەڕانەوەیان حکوومەتی عێراقی بەڵێنی ئەوان دەداتێت کە بڕەپارێکیان وەکو قەرەبوو بداتێت کە پارەکە زۆر کەمە، پێم وایە 1,500,000 تا 2 ملیۆن دینارە، ئەو پارەی زۆر درەنگ وەرەگرن. هەروەها ناویان لە لیستی ئاوارەی ڕەش دەکرێتەوە کە دووبارە دێنەوە هەرێمی کوردستان سودمەند نابن لە هیچ خزمەتگوزاریەک. بۆیە ئەمە وای ترسێکی نیشانەوانەداوە کە دەڵێ ئەگەر بگەڕێینەوە دڵنیا نەبێت لە ژیانمان مسۆگەری ئەمنیمان نەبێ، ناتوانین دووبارە بینەوە کەمپەکانی هەرێمی کوردستانیش هەرچەندە ئێمە دەرگامان بەرامبەر بە هیچ ئاوارەیەکدا نەخستووە ئەوەی دووبارە و زیاتریش ئاوارە بێتەوە. بەڵام ئەگەر بەیەکەوە دڵنیا بین هیچ گرنتیەک نییە بۆ گەڕانەوەی ئاوارەکان. ئەم دڵنیابوونە چۆن دروستە بێت؟ هەم لەلای ئاوارەکان هەمیش لەلایەن لایانی پەیوەنددار کە بیانەوێت ئاوارەکان بگەڕێنەوە زیادی خۆیان. لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەوە ئێمە هەست بە دەست پێشخەریەکەین لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا و چەند جارێک تیمی هاوبەشی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان بە تایبەت وەزارەتی کۆچبەرانی عێراق، پەرلەمانی عێراق، وەزارەتی ناوخۆ، جێهەتی ئەمنی دانیشتوون لەسەر بەوەی کە چۆن وا بکەین ئاوارەکان بگەڕێنەوە. لە سەرەتای دروستبوونی ئەم کابینە دووبارەی دەکەمەوە جۆرێک لە مبادرەی باش هەیە کە تا ئێستا بەردەوامە. چەند جارێک سەردانی وەزیری کۆچبەران کراوە بۆ هەرێمی کوردستان، تیمی ئێرە سەردانی کردووە. پێویستە نیەتێکی جدی لە حکوومەتی عێراقی ببندرێ. ئەگەر باسی شنگال بکەین، شنگال ئێمە بینیومانە بەڕاستی خاپوور بووە، هەتا وەکو قەرەبووی باشێ و خەڵکە نەکرێتەوە بۆی خانوەکانی خۆیان نۆژەن بکەنەوە.
ئەگەر بە شێوەیەکی کاملیش نەبێت تا ڕادەیەک دەستگیرۆیان بکەن ئەوە بەڕاستی سوودی هەیە هەروەها بۆ دەشتی نێنەوە بۆ سڵاحەدین بە هەمان شێوە ئەمە جگە لەوەی چەند ناوچەیەک هەیە لە عێراق گەڕانەوەی ئاوارەکان تا ڕادەیەک قەدەغی لێکراوە واتە نایانێ خەڵک بۆ ناوچانە بگەڕێتەوە ئەبێ ئەو بە بڕیارێکی بگەڕێتەوە ینی بڕیارەکە حکومەتی عێراق بەڵام جیهەتێک نییە بڵێ ئەم جیهەتەوە ناوچەکە کوێیە ناوچەکە لە سنووری با بڵێن تکریت هەیە با ناوچەی ئەوجە هەیە تکریتێ کۆمەڵک شوێن هەیە کە گەڕانەوەیان بەڕاستی تۆزە کێشە هەیە ناوچەی یەسرب هەیە بە هەمان شێوە کە ئاوارەکەی بەشێکیان لە سلێمانیدا دەژین کەپەکانی سلێمانی ئەبێ نیەتێکی باش ببیندرێ لە حکوومەتی عێراقی دەرگا بۆ گەڕانەوەی ئەم خەڵکانە بکاتەوە بگەڕنەوە سەر ماڵ و حاڵ و ژیانی خۆیان نیەتێکی باشنە بۆ حکوومەتی عێراقی لە گەڕانەوەی ئاوارە لە ئێستادا لەم کابینەیە کوتم هەستی پێ دەکرێت نیەتێک هەیە بۆ خزمەتکردنی ئاوارەکان لە هەرێمی کوردستان وەدانانی پلانێک بۆ گەڕانەوەیان چونکە ئێمە ئەبێومان لەبیر بێت ئەم ئاوارانە کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن لە پارێزگاکانی خۆیان بەشە خۆراکی مانگانەیان بەشی تەندروستیان بەشی پەروەردە واتە کۆمەڵێک خەرجی هەیە لە پارێزگاکانی خۆیان ئێستا بۆیان خەرج ناکرێت لەبەر لە هەرێمی کوردستان نیشتەجێن ئەبێ حکوومەتی عێراق تاوەکو ئەم ئاوارانە دەگەڕێنەوە شوێنی خۆیان لە هەرێمی کوردستان خزمەتیان بکات ئێستا کە مبادرەیەک هەیە بۆ ئەوەی ئەوان دەست پێشخەری بکەن لە خزمەتکردنیان لە هەرێمی کوردستان هەتاوەکو گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان باشە ئەگەر ئامارێکمان پێ بدەیت ئەم ساڵ تا ئێستا ینی تا لە حەزەی ئێستا وەگەیشتینە کۆتایی ساڵ ژمارەی ئاوارەکان چەندن لە هەرێمی کوردستان لە بیدایەتی بەرنامەکەی بەڕێستان باس کرا تا ئێستا نزیکەی 930,000 ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستانە لەم 930,000 665,000 ئاوارەی ناوخۆیە 237,000 بە نزیکراوی ڕقەمەکان پەنابەری سوورین ئەمانە لەسەر 35 کەمپ دابش بوونە بەشێکی کەمی ئاوارە و پەنابەران لە ناو کەمپەکان نیشتەجێن زۆرینەیان لە شار و قەزا و ناحیەکان لەگەڵ کۆمەلگای خۆمان تێکەڵ بوونە واتە سوودمەندن لە سەرجەم ئەو خزمەتگوزاریانەی کە هاوڵاتیەکی ئاسایی سوودمەندە ئەوانش بە هەمان شێوە سوودمەندن ئاوارە و پەنابەرانی ناو کەمپەکانیش هەموو پێداویستیەکیان قەدەر الئیمکان ئەوەی کە دەتوانێت حکوومەت هەرێمی کوردستان هەیە بە هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراق و ئاژانسەکانی نەتۆ یەکگرتوەکان و ڕێکخراوە ناوخۆی نەدەوڵەتیەکان بۆ دابین کراوە باشە لەنێو قسەکاندا ئاماژەت بە وتەیەکی وەزیری کۆچ و کۆچبەران کردی بانفایا گوتت بڕیار دراوە کە بگەڕێنەوە دەمێ ئەو بپرسم هیچ یاسایەک هەیە کە بە بڕیار ئاوارەکان بگەڕێندرێنەوە زێدی خۆیان ڕەنگە کەسانێک نانەوێت بگەڕێنەوە کۆی کە باسی دەکەی مستەفید بوون لە هەموو بابەتەکانی ئێرە کە هەیە ئەو شوێنی کە لی دەمێننەوە ئایا هیچ یاسایەک هەیە لەوەی کە بە بڕیارێک ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان شتیوا هەیە بابەتی گەڕانەوە نەگەڕانەوە هیچ یاسایەک نییە ئینسان ملکەت بکات لەو شوێنە نیشتەجێ بێ یان لەو شوێنە بێت بەڵام ئێمە بێوەمان لەبیر بێت بەسیترین مافێک سەرەکیترین مافێک ئەوەیە کەم خەڵکە بگەڕێتەوە سوودمەند بێ لە ممارەسەکردنی ژیانی لە زێدی خۆی بەشێک لەمانە سەرقاڵی کاری کشت و کاڵین بەشێک لەمانە فەرمانبەری دەوڵەتن بەشێک لەمانە کار و کەسابەت و دوکانداری و میهنەی و پیشەی خۆیان هەیە واتە ئێمە ئەبێ بە هەموو جۆرێ هانی ئاوارەکان بدەین بگەڕێنەوە بەڵام دووبارەی دەکەمەوە گەڕانەوەی ئاوارەکان بە بڕیار و بە زۆرە ملێنە بەڵکو بە ئارەزومەندانە چونکە ئەتاوەکو مسۆگەر نەبن لە هەموو ئەو لایەنانی کە لە ژیان پێویستە لە ڕووی ئەمنی و خەدەمات و پێداویستەکانی ژیانەوە ناتوانانی بیانگەڕێنیەوە بۆیە ناتوانانی بڵێ یاسایەکەی ڕێگری دەکات یاننا دەکرێت ئێمە پێچەوانەکەی بڵێن مافی ئاوارەکانە بگەڕێنەوە لە زێدی خۆیان نیشتەجێ بن باشە بەڕێز مەریوان حەسەن گوتت مەلا حەسەن نیە لەبەرەوەی هاوکارانم ئەویان پێم بە من گوت بوو بەڕێز مەریوان حەسەن بەڕێوەبەری وەڵامدانەوەی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ زۆر سپاس بۆ جەنابەت ماندوومان کردیت کاک مەریوان زۆر سپاس بۆ جەنابەت